ئەفغانستان چارەنووسی دەبێت بەرەو کوێ دەڕات لەگەڵ میوانەکەم بەڕێستانیا گوتسوزیان ڕۆژنامەنووسی کەنەدی بەڕێزیان ڕاستەوخۆ لە ئیستانبولەوە ڕێگەی سکایپەوە لەگەڵم دەبێت. سلااوت لێبێ سوپاس بۆ ئامادەبوونت خاتون بۆ پێی کە جەنابتان چەند ساڵێک کارتان هەبووە لە ئەفغانستان بوون دەمەوێت پێم بڵی دۆخی ئێستای ئەفغانستان دوای گەڕانەوەی تالیبان چۆن دەبینن؟ لە ڕاستیدا ئەوە بابەتێکی زۆر گرنگ و زۆر قورسە کە بتوانی پێشبینی دوا ڕۆژکەی بەڵام لە ئێستادا ترس و نیگەرانیەکی زۆر هەیە سەبارەت بەوەی کە چ جۆرە حکوومەتێک چ جۆرە سیستەمێک پێڕۆ دەکرێت لە وڵاتدا بەڵام لە ئێستادا حکوومەتێکی کاتینی و چکە ئێمە دەزانین بزوتنەوەی تالیبان هەموو پارێزگاکان و وڵاتەکانی کۆنتترۆل کردو لەوانەیە هەنێ شوێنی دوورما بێت کەشتا کۆنتترۆل بکرێت بەتایبەت دوای ئەوەی کە سەرۆک وەزیران کە بڕیاریدا بەرگری بکاتە بەڵام لەگەڵ ئەوەشدا بزوتنەوەی تالیبان بە شێرە زۆری وڵاتی کۆنتترۆل کردو بەڵام هێشتا جارێ زووە کە بڕیار بدرێت لەسەر شێوەی حکوومەت و دەسەڵات لە وڵاتە بۆیە لە ئێستادا قەیرانێک لە وڵاتدا هەیە بانکەکان داخراون و بەشێکی زۆر لە باڵۆستانەکان داخراون و ستافەکان وڵاتیان بەجێ هێشتووە لەبەرەوە هەستێک هەیە کە نازاندرێت ئازادیەکان چۆن دەبن و چۆن ڕێز لە ئازادیەکانی ژنان و کەمینەتەوەکان دەگیرێت و لە تالیبانەوانێ دڵنیایی پەیامی دڵنیاکەرەوە ڕەوانەی هەمولایەکران بەڵام نازانین چۆن ئەوە تەرجەمە دەکرێت وەس ئەرزی واقع. باشە باست لە ژنان کرد ینی بەپێی ئەزمموی 20 ساڵی ڕابردووی تالیبان بە تایبەت سەبارەت بە ژنان و مەسلەی ژن ئێستادا ترس لەسەر ژنان لە چ هەستێکدا ینی مەترسی لەسەر ژنان هەستی پێ دەکرێت ئێستا؟ ژمارەیەکی زۆر لە ژنانی ئەفغانستان نیگەرانن لە ئێستادا چونکە 20 ساڵ پێش ئێستا لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا مافی خوێندنیان هەبوو هەلی کاریان هەبوو لە سێکتەرە جیاوازەکاندا مامۆستا بوون پزیشک بوون لە زانکۆکانە بوون و ڕۆڵێکی سەرەکیان هەبوو لەناو کۆمەڵگادا بە تایبەتی لە ناوچە لە شارە گەورەکان ئەوە جیاوازی هەیە لە ناوچەی گونشینەکە و لادێنشینەکاندا بەڵام لە بە شێوەیەکی گشتی لە 20 ساڵی ڕابردوو ژیانێکیان هەبوو کە لە ژێر سایه حکومڕانی تالیباندا نیان بوو زۆرێک دەڵێن کە تالیبان گۆڕاوە و ئەو بیر و بۆچوونەی جارانی نەماوە و بە جۆرێک لە جۆرەکان تالیبان گۆڕاوە پێشکەوتووە یاخود پەرەی سندووە و ڕێز لە مافەکانی ژنان دەکرێت و هەروەکو وتەبێژی تالیبان وتی ژنان دەتوانن بچن کار بکەن دەتوانن بچن بۆ قوتابخانە و پێویست ناکە بترسن و چالاکوانانی بواری مافەکانی ژنان پێویست ناکە بترسن و نیگەران بن بەڵام لەسەر ئەرزی واقع چی ڕوودەدات بە تایبەتی لە ناوچێ گونشینەکان و لادێنشینەکاندا کە بە زۆر بەشودانی ژنان هەیە و ڕێگە بە ژنان نادرێت کە قسە بکانە لەبەرەوە ئەوانەی کە لە بواری مافەکانی ژناندا قسە کار دەکەن لە کابڵ دەترسن و لەبەر ئەوە بارودۆخەکە زۆر قرسە زۆر سەختە کە بتوانیت لە ئێستادا بزانیت دوای 6 مانگ چی ڕوو ئەدات. باشە تانیاخان خۆت باست لە لێدوانی نوێ و یاخود دیدی ئێستای تالیبان بۆ مەسلەی ژن کرد کە بە جۆرێک لە جۆرەکان هەست بە گۆڕانکاری دەکرێت بە تایبەتەوەی کە لە ئێستادا ئاماژە بۆ دەدن کە مەسلەی ژن لە چوارچێوەی شریعەتی ئیسلامدا سیر دەکەن ئایا هەر بەڕاستی دیدی تالیبان گۆڕاوە بەرامبەر مەسلەی ژن یاخود ئەمەی کە ئێستا لە لێدوانەکانیاندا هەستی پێ دەکرێت بە جۆرێک لە جۆرێک گۆڕانکاری هەیە لە بۆچوونی ئەوان لە بیرکردنەوەیان بەرامبەر بە پرسی ژن هەر بەڕاستی بەو جۆرەیە ئایا گۆڕاوە یاخود خوێندنەوەی چی بۆ دەکەن ئێوە لە ئێستادا؟ دووبارە
بەدڵنیاییەوە واقعێک هەیە کە تالیبان تاکە بزوتنەوەیەک نییە بەڵکو لە نێوان خۆیشدا دابش دەبن بۆ چەند پارچە و گروپێک تەنانەت کاتێک کە وتوێژەکان کرا لە دۆحای یەک خەڵ هەبوو کە لە مای میانە وتوێژەکانتە جەخت لەسەر کرایەوە و بەڵامەوەی کە ڕوویدا لەس ئەرزی واقع شتێکی جیاوازتر بوو کە ئاڵۆزیەکی زۆر ڕوویدا لەبەرەوە جیاوازیەکە لە نێوان سەرکردەکانی تالیباندا ئەوەی کە سەرکردەکانی تالیبان دەڵێن بە تایبەتی سەرکردەکان و لەگەڵ ئەوەی کە جنگاوەرەکان لەسەر ئەرزێکی واقع دەیکەن یان ئەوەی کە بەچای خۆمە دەیبێنێت بۆیە لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا زۆرێک لە ئەندامەکانی بزوتنەوەی تالیبان کە دەستگیر نکرابوون لایەنی کەم ئەمانە دووبارە هێنراوەتەوە ئەفغانستان و پیشانی جیهان دەدرێنەوانێ وەشێوەکی جیاواز لە ژیان پیشان دەدەن و ئەوانە کەسانێکی محافزکاری تۆنڕەونە لەگەڵ ئەوەشدا کەسانێکان لە ناو تالیباندا بڕواان بەوە نییە کە پێویستە شتێکی لەو جۆرە هەبێتە بەڵام بەگشتی هەسترەکرێت کە جۆرێک لە گۆڕانکارێکی کەم ڕوویدەوە بەدڵنیاییەوە گروپێک لە ناو تالیباندا هەیە کە دان بەوەدا دەندێن کە ئەوان هەمان هەڵەکانی ڕابردوو دووبارە ناکان و ئەوان ڕێگە نادانن کە تالیبان بگەڕنەوە بۆ ساڵەکانی نەوەتەکان چکە نانوێت لە گۆشەگیریدا بژین و لە کۆمەلگای نەدەوڵەتی دابڕاو بن چونکە قەیرانێکی گەورەی ئابووری هەیە قەیرانێکی گەورەی مرۆڤ هەیە ئافغانستان ناکرێت جارێکی تر گۆشەگیر بگرێت پێویستە کۆمەک و فریاگوزاری نێودەوڵەتی هەبێت و هاوکاری نێودەوڵەتی هەبێت چونکە بزوتنەوەی تالیبان ئەگەر حکوومەت بەڕێوە بەداوا پێویستە کۆمەلگای نێودەوڵەتی دانی پێدا بنێن و شەرعیەتی هەبێت و بۆ ئەوەی کە شەرعیەتیش بەدەست بێنێت و دانی پێدا بنرێت ئەوە پێویستە مەرجە سەرەکی و سەرەتاییەکان تێدا فەراهم بێت چونکە ئەگەروانە بێتەوە دەبێتەوە بازنەیەکی داخراوە لەبەرەوە ئەوەی کە پێشبینی دەکرێت بۆ ئەوان کە ئەوەیە لانی کەم پابند بن بە هەندێک لە پابندیەکانی خۆیان و بەرامبەر مافەکانی مرۆڤ گرنگێکی زۆری دەبێت بۆ ئەوەی کە بتوانێت بۆگەن کە دایانەوێت کە بریتە لە شەرعیاتە ئەوان نایانێت باڵۆچخانەکان بڕوانە ئەوان نایانەوێت دا ببڕێن لەلایەن کۆمەلگای نێودەوڵەتیەوە چونکە ئەوان دەزانێت کە پێویستیان بەڵێ سۆری فۆنتڕەپی باشە بەڵێ تانیاخان تالیبان دەڵێت ئێمە هەڕەشە دروست ناکەین بۆ سەر دراوسێکانمان ئەم لێ دوانە چۆن دەبین چۆن خوێندنەوە دەکەن ئایا ئەمە بۆ ماوەیەکی درێژخایەن دەبێ ئەم وتانەیان یان چ خوێندنەوەیەکی بۆ دەکەن ئایا هەر لە واقعیشدا بۆ جۆرە دەبن؟ بزوتنەوەی تالیبان هیچ کاتێک خواستی ئەوەی نەبوو پەل بەهاویشێ بە دەرەوەی ئەفغانستان ئەوە هیچ کاتێک نیازی خۆی پیشان نەداوە کە ئایدۆلۆژیای خۆی ڕەوانەی وڵاتانی دراوسی بکاتە بە هەر حاڵ ئەو نیگەرانی کە هەیە ئەوەیە کە ئایا تالیبان ڕێز لە ڕێکەوتنەکانی خۆی دەگرێت لەگەڵ وڵاتێکی تۆکانی ئەمریکا بۆ ئەوەی کە ڕێگە بە گروپە نێودەوڵەتی تروریستیەکان نەداتێنە ناو ئەفغانستانەوە مەبەستم ئەوەیە کە تالیبان تاکە گروپێک نابێت کە لە ئەفغانستان بوونی هەبێت و چەند گروپێک تریشان کە چالاکن کە بۆ نمونە قاعیدەمان هەیە داعشمان هەیە چکەوانی هێشتا چالاکن و ئەو جۆرە گروپانەشە لینکێکی ئۆرگانیکیان لەگەڵ یەکتریدا هەیە پەیوەندی خێڵێکی پەیوەندی ژن و ژن خوازی لەبەرەوە شتێکی ئاسان نییە بۆ شێکی خەڵکی بیری لە دەکاتەوانێ و کە تالیبان وتی کارەکە بەم جۆرە دەبێت ئیتر بەو شێوەیە دەبێت و کۆتایی بێتێت چونکە دۆخێکی ئاڵۆز هەیە و کێشەکان ئاڵۆز نیش لەبەر ئەوە ڕەنگە ئەوە ڕەنگە بەڵێن دەدانە بەڵام ڕێگەن نەدان کە ئەفغانستان بێتە بنکەیەک بەنجەبدانی پەلاماری تیرۆسی بۆ وڵاتانی تر بەڵام دووبارە دەکەین بزانین کە ڕێز لە ڕێکەوتنەکانی و بەڵێنەکانی خۆیان دەگرین چونکە چەندین بابەت لە ناو ڕێکەوتنەکەدا هەیە کە پێوەی پابەند نەبوون بۆ نمونە هیچ بەڵێنێکیان نەداوە تۆمارەکەشیان بەڕاستی تۆمارێکی باش نییە بەڵام ئێمە ئەو نەمە پێ دەکرێت کە هیوا خواز بین ئاواتە خواز بین کە گۆڕانکاری ڕوو بدات ئەفغانستانیان گەر
کرد و ئەو کاتێکدا کە حکوومەت نییە و سەرۆک وڵاتی بەجێهێشت بەشێکی زۆر لە وەزیرەکانیش بە هەماشێ و وڵاتیان بەجێهێشت. بەڵێ زۆر سپاس بەڕێستانیا گوتسوزیان ڕۆژنامە نووسی کەنەدی سپاس ڕاستەخۆ لە ئیستەنبولەوە بەشدار بووی لە ستودیۆشت.